إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم، ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. برایانی بەڕێز خوشکانی بەڕێز، ئەم مانگی ڕەبیعی ئەوەلە، ڕەبیعی یەکەم، ئەو مانگەیە کە پێغەمبەری خۆشەویستمانی صلی الله عليه وسلم تایە لەدایک بووە، و لە دوانزەی ئەم مانگەش پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تایە وەفاتەکە. هەر ئەو مانگەیە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تایە لەدایک بووە، هەمان ئەو مانگەشە کە پێغەمبەری خوا تایە وەفاتەکە. لەبەر ئەوە خۆشەویستەکانم، جمعەکانی ئەم مانگە تەرخانەکەین بۆ باسکردنی چەند چەمکێک لە ژیانی پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم، بە خێرایی طبعا، چونکە دەیەها خوتبە ناتوانین ژیانی پێغەمبەری خوای تایە باس بکەین و سوودەکانی تیا بگەێنین بە بەڕێستان، بەڵام لە چەند وتارێکی کورتەیەک لە ژیاننامەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم عەرزی بەڕێستانەکەین وە سوودوەرگرتن لە هەندێک بواری ژیاننامەی خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە ساڵی فیلا لەدایک ئەبێ کە ئەکات وەکو مێژوونووسان ئەڵێن ئەکاتە 570 یا 571 لەدایکبوونی عیسا عەلەیه السەلام، ئەمەی کە ئێستا 2021، یعنی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە ساڵی 571 وەکو زۆرینەی مؤرخین و مێژوونووسان لەسەرین لەدایکە بێ، کە پێ ئەوترێ ساڵی فیل. نەسەبی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە شەریفترین نەسەبەکانە، یعنی ڕەچەڵەکی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە شەریفترین ڕەچەڵەکەکانی عەرەبە، یعنی قوڕەیش. ئەگەر قوڕەیش بە عەرەب دانین، چونکە من خۆم بۆ خۆم ڕەئیم وایە کە قوڕەیش ئەگەر لەنەوەی ئیسماعیل بن، ئیسماعیلیش کوڕی ئیبراهیم عەلەیه السەلام، ئیبراهیم عەرەب نییە. بەڵام ئیتر مێژوونووسان وا ئەڵێن، من خۆم بۆ خۆم وەکو باسم کردووە هەندێکیش دیارە خەڵکانی تر هەیە ڕەیان وایە کە نەسەبی ئیبراهیم بۆ کورد ئەگەڕێتەوە ڕەچەڵەکی. ئێمە زۆر وەکو چۆن بڵێ گرنگ نییە لامان ڕەچەڵەکی پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ عەرەب بگەڕێتەوە، بۆ کورد بگەڕێتەوە، بۆ تورک بگەڕێتەوە، کێشە لەوە نییە. پێغەمبەرە و هی هەمووانە، وما ئەرسەلناکە ئیلا ڕەحمەتەن للعالەمین. بەس ئەمە هەر وەک معلومات ئەیڵێ. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نەسەبێکی شەریفی هەبووە کە پەیتا پەیتا تەماشایکەی ئەگاتە ئیسماعیل، ئیسماعیلی پێغەمبەر عەلەیه السەلام، کوڕی ئیبراهیمی پێغەمبەر عەلەیه السەلام. خۆشەویستی خوا بە یەتیمی بە بێباوکی لەدایک ئەبێ، باوکی پێش ئەوەی لەدایک ببێ وەفاتەکە، عەبدوڵڵای باوکی، و دایکیشی لە 6 ساڵانی تەمەنیا دایکیشی وەفاتەکە، ئامینەی دایکی. بەخێوکردنی ئەکەوێتە لای
باپیری عەبدولموطەلیب کە نازێکی زۆر یەداتێ و ئەمیش زۆر وریایە، زۆر نەجابەتی پێوە دیارە، باپیرەی کە گەورەی قوڕەیشە، لە هەر کوێیە دانشێت کەس نەی ئەوێرا لە نزیکی ئەو دانشێ، بەڵام کە جێگایان بۆ ئەو دائەخست کە دانشێ، پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم چووە سەر جێگاکەی ئەو لە تەنیشتی ئەوە دانشت. دیارە مامەکانی حەزیانە کرد ئەم مناڵە دوور خەنەوە لە باپیریان، بەڵام ئەویش ئەی فەرموو دعوا ابني فإن له شأنا، ئەی فەرموو کوڕەکەم وازی لێ بێنن بەڕاستی ئەمە داهاتوویەکی گەورەی ئەبێ. خوای تەعالایش لە قورئانی پیرۆزە لە سوورەتی ضوحایە ئەفەرمێ ئەلەم یەجیدکە یەتیمەن فەئاوا، خوای تەعالا تۆی بەبێ باوک و بێدایک گەورە کرد، یعنی پێغەمبەر صلی الله علیه و سلم یەتیم بووە، خوای تەعالا خۆی لەژێر ڕیعایەتی خۆیان گەورەی کرد. چونکە عەبدولموطەلیبیش خۆشەویستەکانم بۆ معلوماتتان لە 8 ساڵانی تەمەنی پێغەمبەر ئاویش وەفاتەکە، باوکی پێش ئەوەی لە دایک ببێ، دایکی لە 6 ساڵان، باپیری لە 8 ساڵان. دوای ئەوە ئەکەوێتە لای یەکێک لە مامەکانی کە ئەبوو تالیبی لە ناوە، باوکی ئیمامی عەلی، ئەو بەخێوکردنی ئەگرێتە ئەستۆ، ئەویش زۆر کەم دەست ئەبێ، خاوەنی مناڵێکی زۆر ئەبێ، هەر لەبەرەوە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هاوکاری ئەکات، هەر بە مناڵی شوانی ئەکات و یارمەتی مامەی ئەدا. لە حەدیثێکە ئەفەرمێ هیچ پێغەمبەرێک نەبووە لە پێغەمبەرەکان ما من نەبی إلا قد رعى الغنم، هیچ پێغەمبەرێک نەبووە ئیلا شوانێتی کردووە. وتیان ئەی پێغەمبەری خوا تۆ شوانێتی کردووە؟ فەرمووی بەڵێ منی شوانێتیم کردووە بۆ هەندێک لە خەڵکی مەککە بەرامبەر بە چەند مقدارێکی پارە بۆ یارمەتیدانی مامی. 4 ساڵی تەمەنی یەکەمی پێغەمبەر صلی الله علیه و سلم وەکو عادەتی قوڕەیش وا بووە مناڵەکانیان ناردۆتە دەرەوەی شار، لە دێیەک لە دێکان گەورە ئەبوو بۆ ئەوەی هەم جسمی بەهێز بێ، هەم هەوای پاک هەڵمژێ، هەم فکری ساف بێ، هەم زمانێکی پاراوی عەرەبی فێر بێ. چونکە عادەت وایە شارەکان زۆر جار زمانە پاراوەکەی تیان نامێنێ، بەڵام لە دێهاتەکانە زمانە پاراوەکە ئەمێنێ. بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم 4 ساڵ لە تەمەنی مناڵی لە بەنی سەعد بووە. پاشان لە تەمەنی گەنجێتیە کە ئەگاتە تەمەنی 25 ساڵی دەسەکا بە تجارەت و بۆ خەدیجەی کچی خۆیلد تجارەت ئەکا، ئەچێ بۆ شام وەشتی بۆ ئەهێنێ. و هەر ئەو مووقیفەش کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کەسێکی زۆر ڕازگۆ و زۆر ئەمین و دەستپاک بووە، وا ئەکا کە خەدیجە کە پەش پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم گەورەکانی قوڕەیش چەند جار خوازبێنیان کردووە شووی بە کەسیان نەکردووە، بەڵام شوو ئەکاتە محەممەد صلی الله علیه و سلم لەبەر دەستپاکی، لەبەر دەمپاکی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە لەو کاتە لە ناو قوڕەیشە بە صادق و ڕازگۆ ناوی دەرکردووە، بۆ بە ئەمین و دەستپاک ناوی دەرکردووە. ئەمە پێش پێغەمبەرایەتی. هەر پێش پێغەمبەرایەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم وەکو هیچ کەسێک لە قوڕەیش نەبووە، وەکو گەنجانی قوڕەیش بەشداری لەه و عەرەق خواردن، هەندێک گوناح وەکو قومارکردن و ئەوانە کە هێشتا ئەم پێغەمبەر نەبووە و ئەو گوناحانەش باو بووە لەناو عەرەبە، بەڵام پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم نەبیسراوە ڕۆژێ لە ڕۆژان قومار بکە، عەرەق بخواتەوە، حتا تەنانەت ئەو بتانەی کە ئەوان ئەیان پەرستووە بەخوایان ئەزانی، پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هەرگیز نەیپەرستووە لەگەڵیانە و شەریکی بۆ خوا قەرار نەداوە و لەسەر دیانەتی ئیبراهیم عیبادەتی کردووە عەلەیه السەلام کە دیانەتی ئەسڵی تەوحید بووە. حتا قەت قسەیەکی لێ نەبیسراوە ناشرین بێ، یعنی گەنجان بەعام قسەی ناشرینەکەن، قسەی لەه و لەغوەکەن، قسەی فحشەکەن، یعنی قسەی پیس و ناشرین. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هەرگیز شتی وای نەکردووە، بەڵکو هەر بەو گەنجێتیە
بە حکمت و عقل ناسراوە، بە پیاوێکی ژیر، پیاوێکی خاوەن حکمت، خاوەن عقل. قوڕەیش دوای ئەوە لافاوێک ئەدا لە کەعبە، هەندێک لە لاکانی کەعبە ئەڕۆخێنێ، بڕیارە دەن کەعبە بینا بکەنەوە، دروست بکەنەوە. دوای ئەوەی کە بەیتەکە دروست ئەکەن، کێشەیان بۆ دروست ئەبێ لە بەردەڕەشەکە کە چۆن بخرێتە شوێنی خۆی، یعنی کێ ئەو شەرەفەی دەستکەوێ لە بنەماڵە و تیرەکانی قوڕەیش کە ئەو بەردە بخەنە شوێنی خۆی، حتا گاتە حەدی ئەوەی کە دەمەقاڵە و هەڕەشەدان لە یەکتریش دروست ئەبێ بە جەنگ، ئەم ئەڵێ من و ئەم ئەڵێم ئەو ئەڵێ من. لە ئەخیرە بڕیار ئەدەن کە بەیانی لەگەڵ بەیانی زووە گەورەکانیان بێنە شوێنێک لە شوێنەکانی کەعبە یا مەکە، لەوێ چاوەڕوان بکەن یەکەم کەس کێ ئەبێ لەو دەرگایەوە دێتە ژوورەوە. طبعا کەس بەم تەکبیرە نازانێ ئیلا خۆیان نەبێ، یەکەم کەس کێ دێتە ژوورەوە ئەو کەسە بکەن بە حەکەم لە نێوانیانە. کاتی ئەمە ئەکەن یەکەم کەس کە دێتە ژوورەوە محەممەد ئەبێ صلى الله عليه وسلم، کە هێشتا نەبووتە پێغەمبەر، و هەموویان ئەڵێن رضينا به حكما أو رضينا بالأمين حكما، رازي بوين كأمين حكم من به. پێغەمبەری خوار صلى الله عليه وسلم کە خەبەرەکەی پێدەن ئەبێ بە حەکەم لە نێوانیانە، عاباکەی خۆی دائەکەنێ و بەردەڕەشەکە ئەخاتە ناوی و بە ڕئیس عەشرەتەکانی قوڕەیش ئەڵێ هەر یەکێ چمکێکی هەڵگرن، هەر یەکێکی چمکێکی هەڵەگرن، پاشان بەدەستی مبارەکی خۆی ئەیخاتە شوێنی خۆی. ئەمەش بەڵگەیە لەسەر ئەوەی کە محەممەد پێش ئەوەی پێغەمبەر بێ ناسراوە بە حکمت و بە عەقڵ و بە ئەمانەت لە ناو قوڕەیشە. چەند جارێک سەفەری کردووە بۆ تجارەت بۆ دەرەوەی مەککە لەگەڵ مامیا و بۆ تجارەتی خەدیجەی خێزانی پێش ئەوەی بیخوازێ. هەروەها پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پێش ئەوەی ببێ بە پێغەمبەر، یعنی پێش 40 ساڵان، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خەلوەت و گۆشەگیری لا خۆشەویست ئەبێ، یعنی خوای تعالی خەلوەتی لا خۆشەویست ئەکا، هەموو ساڵێک مانگێک ئەڕواتە ئەشکەوتی حیرا، لەوێ خەریکی عیبادەت ئەبێ لەسەر دیانەتی ئیبراهیم عليه السلام، و بەتەنیا چەند شەو و چەند ڕۆژێک لەوێ ئەمێنێتەوە بۆ عیبادەتکردن و بیرەکاتەوە لە وەزعی کە قەومەکەی تایە. ئەمە پێش پێغەمبەرایەتی. دوای ئەوەی کە 40 ساڵ پڕەکاتەوە تەمەنی، ئەم جا خوای تعالی وحی بۆ دائەبەنزێنێ. ئەوە ئەیەڵینە وتاری داهاتوو. ئێمە چی ئیسفادەیەکەکەین لەم خاڵانەی کە باسمان کرد، ئەم خاڵانەی کە عەرزمان کردن لە ژیانی پێغەمبەر صلی الله علیه وسلم پێش پێغەمبەرایەتی چی ئیسفادەیەک ئەکەین؟ یەکەم، لە دایکبوونی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەبەسرێتە کاتێکەوە کە زۆر گرنگە، ئەو کاتەیە کە ئەبرەها دێت بۆ ڕۆخاندنی کەعبە و فیل لەگەڵ خۆیان ئەهێنێ، و خوای تعالی ئەوەی بەسەر دێنێ کە بەسەری هێنا کە خۆی و جێشەکەی فەوتان، و یەکێ لە بەچکە فیلەکان بە ساقی ئەمێنێتەوە و ئەبێتن عیبرەت بۆ ئەو غەزوەی ئەبرەها بۆ کەعبە. هەلەو ساڵە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەدایک ئەبێ کە ساڵێک بوو ساڵی سەرکەوتنی حەق بەسەر ناحەقە، ئەوەش زۆر گرنگە بۆ ئەوەی لەبیر نەچێتەوە. حتا تەنانەت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پرسیاری لێکەن بۆ بە ڕۆژووی ڕۆژانی دووشەممە، لە صحیحی مسلمە هاتووە، پرسیار لە پێغەمبەرەکەن صلی الله عليه وسلم بۆ ڕۆژانی دووشەممان بە ڕۆژووی. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ ذلك يوم ولدت فيه، حتا ڕۆژەکەشی ئەزانێ لە چی ڕۆژێکە لەدایک بووە، نەک ساڵەکە، ڕۆژەکەش کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە ڕۆژی دووشەممە لەدایک بووە، بۆیە ڕۆژووی تیا کردووە. و لە ساڵی فیل و لە مانگی ڕەبیعی یەکەم، و حتا زۆرینەی عولەما لەسەر ئەوەن لە 12ی ڕەبیعی یەکەمیش کە هەر ئەو ڕۆژەش تایە وەفاتی کردووە، تایە لەدایک بووە. و هەندی ڕەئی تریشمان هەیە، بەڵام لە ڕۆژەکە دیاریکردنی ڕۆژی ئەو مانگە خلاف هەیە لە بین زانایانە. نەسەب خۆشەویستەکانم لە ئیسلامە ڕەچەڵەت ئیسلام هات
گرنگی بە ڕەچەڵک نەدا بەڵکو هەر لەغوی کردەوە. ئینسان ئەگەر پیاوێکی باش بێ ڕەچەڵک هیچ دەور نابینێ با خۆی لە بنەماڵەیەک بێ ناویان بە خراپی دەرکرد بێ بەس گرنگ ئەوەی ئەو باش بێ. ئیسلام هات تێمانی گەیاند کە فەرق لە بەینی عەرەب و غەیری عەرەبە، لە بەینی کورد و غەیری کوردە، لە بەینی هەموو قەومیاتەکان هەمووی لەغو کردەوە فەرمووی فەرقی نییە. لا فرق بين عربي ولا أعجمي إلا بالتقوى. تقوى أساسا. أزانن بو خۆشەویستەکان لەبەرەوەی ئێمە خۆمان هەمومان ڕەچەڵەکمان بۆ ئادەمە گەڕێتەوە عليه السلام، هەمومان کوڕی ئادەمین و ئادەمیش خوای تەعالا لە قوڕ دروستی کردووە، یعنی ئێمە هەمومان کوڕی ئادەمین. لەبەرەوە ڕەچەڵەک لە ئیسلامە هیچ چینێکی نییە، باریخێکی نییە، بەڵام لەگەڵ ئەوەشا ڕەچەڵەک گرنگی خۆی هەیە لە ناو خەڵکە. یعنی ئەگەر کەسێک ڕەچەڵەکێکی خراپی هەبێ خەڵک بە ئاسانی ناتوانن گوێ لێ بگرن. خەڵک حەزەکەن گوێ لە کەسێ بگرن کەوا خاوەن بنەماڵە بێ. بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خوای تەعالا لەو بنەماڵە شەریفە هەڵی بژار. حتا هیرەقل مەلیکی پاشای ڕۆم کاتی ئەبوو سوفیان بانگ ئەکا و پرسیاری لێەکا ئەڵێ نەسەبی ئەم محەممەدە لە ناوتانە چۆنە؟ هێشتا ئەبوو سوفیان مسلمان نەبووە و دوژمنایەتی پێغەمبەرەکە، وتی لە بنەماڵەیەکی شەریفە. ئەویش وتی هیرەقل وتی هەروەها پێغەمبەرانیش خوای تەعالا لە بنەماڵەیەکی وەسەط و شەریف ڕەوانیانەکە بۆ ئەوەی کەستانە لە بنەماڵەکەی نەدا، چونکە پەیامی پێغەمبەرایەتی پەیامێکی ئاسمانیە و بۆ ئەوەیە کە خەڵک گوێی لێ بگرێت. جا خەڵک ئەگەر بنەماڵەکەی بکاتە خەڵک جاهیلە ئەغلبی، بە تایبەتی ئەوانەی کە پێغەمبەریان بۆ تێ جاهیل و نەفامن. جا ئەگەر بنەماڵەکەی باش نەبێ ئیتر بێتە نقطەیەک و خەڵک ئەلکێنە بنەماڵەکە و دەعوو بانگەوازەکە لە بیرەکەن. لەبەرەوە زۆر گرنگە پێغەمبەران لە بنەماڵەیەکی باش بن و شەریف بن و پێغەمبەری خۆشمان لەو بنەماڵەیە. خوای تەعالا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە گەورە کرد بەبێ دایک و بەبێ باوک. ئەسڵەن باوکی هەر نەبینی، دوایەوە دایکیشی نازی دایکیشی تقریبا نەبینی و نازی باپیریشی زۆر نەبینی کە جێی باوکی بۆ گرتبووە. ئەمە لەبەر ئەوەیە کە بانخوازانی ڕێگای خوا دایمەن هەست بە ناڕەحەتی هەموو خەڵکی بکەن و لەگەڵ ئێش و ئازارەکانی خەڵکا بن. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بێ باوکی و بێ دایکی بینیوە، بۆیە ئەوەندە ناز بە فەقیر و بە هەژار و بە بێ باوکان ئەدا. خوای تەعالا فەرمێ ئەلەم یەجیدکە یەتیمەن فەئاوە ووجدك ضالا فهدى تأخير أم جاء فرمي فأما اليتيم فلا تقهر وأما السائل فلا تنهر وأما بنعمة ربك فحدث. أمان آقات ليتيمان به، آقات لبباوكان به، آقات لهجار كم دستان به. خواهي تعالى قسمتي بيغمر وأخا كحكمتي خواه خوي لوي عبوك بيغمر صلى الله عليه وسلم 4 ساڵی تەمەنی مناڵی سەرەتای تەمەنی لە بەنی سەعد بژێ لە دێهاتە تا هەم فێری زمانێکی پاک بێ، هەم هەوای پاک هەڵمژێ و هەم فێری ئەم جسمیشی بەهێز بێ، فێری ئەسب سواری و کە ئەو کاتانە زۆر زەڕور بووە و فێری هەندێک کاری خەڵکی دەشت ببێ و هەست بە معاناتی ئەهلی بیابان بکە. ئەوەش زۆر گرنگە. لە تەمەنی پێش پێغەمبەرایەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم بۆمان دەرەکەوێت کە خوای تەعالا کەسانێک هەڵە بژێرێ بۆ پەیامی پێغەمبەرایەتی هەم عەقڵیان کامل بێ هەم خاوەن حکمت و دانایی بن. براینە هەرگیز نەبووە کەسێک قیادەی قەومێک بکا بەرەو چاکەکاری کەسێکی گێل بێ، کەسێکی بێ حکمت بێ. دائیمەن گێلەکان و ئەوانەی کە ژیر نین و ئەوانەی کە بێ حکمتن قەومەکانیان بەرەو هەڵدێر ئەبن. بۆیە پێغەمبەرانی خوا هەم سیفەتی ژیریان تایە و هەم سیفەتی داناییشیان تایە. اعتمادکردنی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەسەر عەرەقی ناوچاوانی خۆی بۆ پەیداکردنی بژێوی ژیانی. ئەو کەسانەی کە بانگی خەڵک ئەکەن بۆ لای خوا ئەبێ خاوەنی بژێوی ژیانی خۆیان بن.
نابێ دەست لە خەڵکپانکەنەوە. هەموو ئەوانەی کە پێغەمبەر بوون بڕۆ تەماشای ژیانیان بکە لە قورئانە، کاتێ بانگەوازی خەڵک ئەکەن بۆ لای خوا ئەڵێن ئین ئەجریە ئیلا عەلی الله. خەڵکی نەوا نەزانن من ئەلێرەوە قسەتان بۆ بکەم تەماحی پارە و پولی گیرفانی ئێوەم کردووە. من ئەجر و پاداشتەکەم لەلایەن خواوەیە، نە بە فێڵ، نە بە نوشتە، نە بە دوعا، نە بە جادوو، نە بە نازانم چی. ئەمە پەیامی پێغەمبەران نییە. هەر کەسێ ئیدعای پەیامی پێغەمبەران بکە و ئەم ڕێگایانە بگرێتە بەر بۆ ئەوەی پارەی گیرفانی خەڵک ڕاکێشێ بۆ خۆی، پشتی دابێتەوە خەڵک بخەڵەتێنێ بەم شتانە، ئەوە دڵنیابن پەیامی پێغەمبەری هەڵ نەگرتووە. پێغەمبەران لەسەر پارە و پولی خەڵک ناژێن. ئەمە مەسئلەی کە زۆر گرنگە و زۆر مهمە. هەر کاتێ بینیتان کەسێ تەماحی گیرفانی خەڵکی کرد، ئەوە بزانن پەیامی پێغەمبەرانی پێ نییە. یا تەماحی پارە و پولی دەسەڵاتداران و کاربەدەستانی کرد، ئەمە پەیامی پێغەمبەرانی پێ نییە. هەر مەلایەک، هەر بانخوازێ چوو دەسی حزبی ماچ کرد، ڕنیاوە مل پای دەسەڵاتداران و کاربەدەستانە لەسەر سفرەی ئەوان بینی یانتان، پەیامی پێغەمبەران لەو وەرناگیرێت، لەو وەرناگیرێت. ئەوە دینی کردە قوربان دینار. نابێت بانخوازانی ڕێگای خوا دین بکەنە قوربانی دینار. ئیش بکە و کاسبی بکە و ئەو موچەیە کە پێت ئەدرێ بژێ پێی، ئیتر چەندێ خوای تەعالا ڕزقتی دا. پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم هەرگیز سەدەقە و سەرفترەی لە کەس وەرنەگرت، سەدەقە و سەرفترش، بەڵام هەدیەی وەرگرتووە، هەدیەی وەرگرتووە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم هەرگیز نەپاڕێتەوە لە خەڵک. براینە ئیسا من پرسیارێ لە ئێوە بکەم، هەمووتان یەک جوابتان هەیە، دووتان نییە. من بڵێم کێ زۆر هاوڕێی پێغەمبەر بووە، کێ دەسڕاستی پێغەمبەر بووە، کێ هەموو ژیانی کردوتە قوربانی پێغەمبەر؟ گشتان ئەڵێن ئەبوو بەکر. هەمووتان یەکڕان کە ئەبوو بەکر. براینە سێ جار ئەبوو بەکر هەرچی ماڵی هەیە کردوێتە قوربان ئیسلام، بەڵام لە هەموو موقفێکە کاتێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم پێویستی بە یارمەتی بووە، پێویستی بە پارە بووە، کاتێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم وتوێتی مەسەلەن دوو حوشتر حازر کە ئەبوو بەکر بۆ هیجرەت و کۆچ بۆ مەدینە، یەکسەر کە ئەبوو بەکر ئامادەی کردووە پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم فەرموویەتی پارەکەی چەندەکە؟ یەکسەر وتوێتی ئەی پێغەمبەری خوا من هەموو ژیانم، هەموو پارە و ماڵم ها لە خزمەتی تۆیە. پێغەمبەری خوا فەرموویەتی پارەکەی چەندەکە؟ لەسەرم حەسابی کە یەک دیناری سەدەقە و سەرفترەی خەڵکی نەخواردووە. ئەو حەزەکەم ئەوە بزانە. بەڵام دیاری وەرگرتووە. خۆ دروستە خەڵک سەدەقە و سەرفترەی خەڵکی تر وەربگرێ، فەقیر بە دروستە وەریگری، بەس پێغەمبەران و بانخوازان نابێ سەر شۆڕکەن بۆ خەڵک. من کە دەسم ئاوا پان کردو بەیانی ناتوانم حەقەکە بە تۆ بگەێنم. من کە چووم ڕمیامە مل دەسی ئەم مەسوولەکە ئەو مەسوولەکە، وەڵڵاهی بەیانی ئەو خەڵکە سەرپان کەنەوە، بەنزین گران کەن، غاز گران کەن، قورب کەنە سەر خەڵکە، موچە نەدەنە خەڵک تەعین نەکەن، هەرچی خراپێ بکەن، مەلاتارەق ناتوانێت لێرۆ بڵێ کاکە ئەمانەوەکە، چونکە من ژێرچەپۆکەی ئەوانم، ژێردەستی ئەوانم. ئەمە مەسئلەیەکی زۆر گرنگە. داواکارم خوای تەعالا بخاتر ناوە جوانەکانی خۆی ڕەحمەت پێ بکە، هیدایەتمان بدە، نوری ئیمان بخاتە دڵەکانمانەوە. یا ڕەبی خوایە دامەزرامان کە لەسەر دیندارەتی، لەسەر ئیسلامەتی. یا ڕەبی خوایە بخاتر ناوە جوانەکانی خۆت ئیسلاحی حاڵمان بکە. یا ڕەبی خوایە لەوانە بین کە شوێن کەوتوی پێغەمبەرین بەڕاستەقینە. یا ڕەبی خوایە لەوانە بین کە پەیامی پێغەمبەر ئەگەێنین بەڕاستەقینەی. یا ڕەبی خوایە بخاتر ناوە جوانەکانی خۆت هەتا ئەو ڕۆژەی ئەگەڕێن و لای تۆ لەو کەسانە بین کە شوێنی ڕێبازە پاکەکەی پێغەمبەرەکەن. خۆشەویستەکانم، خاڵێکی تر کە ئیسفادەی لێەکەین ئەوەیە کە چەند گرنگە پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم بە گەنجێتی یەک نوقتەی لەسەر نەبووە، یەک خاڵی لەسەر نەبووە. بانخوازانی ڕێگای خوش ئەگەر گەنجێتیان بە پاکی بردی بێتە سەر زۆر گرنگە، زۆر گرنگە، لەبەرەوەی قسەیان بخواتەوە، لەبەرەوەی براینە جاری وایە کەسە نزیکەکەت، ئەوەی کە زۆر لە تۆ نزیکە ڕەخنەت لێ ئەگرێت بە مناڵیەکەت، ئەڵێ ها گەنج بوو عەرەخۆر بوو، ها گەنج بوو داوێن پیس بوو، ها گەنج بوو ئاوا بووی، نزیکترین کەسەکەت گوێت لێ ناگری. بەس چەند خۆشە نزیکترین کەسەکانت شایەتیت بۆ بدەن. یعنی من لەبیرم دێ هەندێ جار داپیرم بۆ نمونە، زۆر جار کاتێ مەسەلەن قسەیەکم بۆ کرد یان شتێکی ئەکرد، زۆر جار ئەیوت بەو قورئانەی، یعنی سوێن بەو قورئانەی کە
خارق مثلا بە نابالغی خوێندوێتی زۆر جار دڵم ئەموت خوایە سبحان الله چی نیعمەتێکە مثلا بۆ نمونە تۆ داپیرەت ئەو شایەتیت بۆ بدە کە تو هەر لە مناڵیەوە لە نابالغیەوە قورئان خوێن بووی لەبەر ئەوە گەنجێتیەکەت ئەگەر لەسەر پاکێتی بێ زۆر گرنگە زۆر گرنگە بە ئاسانی مەزانن ئەو مەسەلە بەڵام ئەگەر ئینسان لە گەنجێتیە خراپ بێ و دوایەوە تەمەنی گەیە 40 ساڵ 50 ساڵ ئەم جار ڕێگای خوا بگرێتە بەر ناڵێن خراپن زۆر چاکە خوای گەورەش لێ قبولکە یا ڕەبی خوای تەعالا تەوبەکەی قبولکە بەڵام هەر ئەوە ئەکرێتە نقطە جاری واهەیە ئەوە ئەکەن بە نقطە خەڵک ئاخر خەڵکێن لەم مەوزوعانە تێناگا ئەمەی من و تۆ ئەیزانین ئەو خەڵکەی کە بانگی ئیسلامیان بۆکەی زۆر جار نوێژ نەکەرن زۆر جار ئەسڵەن یعنی بڕێ مەسائل هەیە نایزان بۆیە گرنگە سەرەتای ژیانت لەسەر پاکێتی دامەزران دەبێ لە دوای ئەوە لە تەمەنی 40 ساڵی بەبانەوە خەڵگەڵێک ئەگە پیر بووە سەری سپی بوو دانی کەوت ئەم جار تۆبەی کرد ئیتر ئەوەی کەن بە نقطە هەڵێ ئەوە ئازایی نییە پێشە ئازاییە ئەوەی کەن بە نقطەیە سەفەر و دەرچوونیش زۆر گرنگە بۆ ئینسانی داعی چوونی بۆ ئەم وڵاتەکە و ئەو وڵاتەکە و زۆر جا تەجروبەی ژیان لەوە وەرەگیرێ ئەگەر هەر لە شارەکەی خۆتا بی جاری وا هەیە بڕێشت هەیە نایزانی بڕێ ئەحوالی خەڵکەیە نایزانی بۆیە پێغەمبەر صلی الله علیه و سلم خوای تەعالا بۆی ئاسانەکە چەند سەفەرێک ئەکا لە کۆتاییشە خۆشەویستەکانم پێویستە ئێمەی مسلمان هەر مدەتێک لە ژیانمانە ئەگەر لە ڕۆژا جارێ ئەگەر بکرێ لە هەفتەی جارێ کاتێلێکمان هەبێ خۆمان و خوا دانشین تەسفێ حیساب لەگەڵ خوایە بکەین هەندێک لە پیاوچاکان دوای نوێژ بەیانیان داناوە حتا خۆر دەرچوون تەسفێ حیسابی خۆیانیان کردووە دانشتون و ئاوا و تەسفێ حیسابیان کردووە هەتاڵێن ئیمامی عەلی کە ئەو کاتانە دانشت ڕیشی خۆی ئەگرت بەتەنیا ڕیشی خۆی ئەکرد ئەیوت دنیا بڕۆ خەڵکێکی تر بخەڵەتێنە ئەی دنیا غڕی غەیری من تەلاقتم داوە سێ بە سێ بڕۆ خەڵکی تر بخەڵەتێنە زۆربەی زانایان و پیاوچاکان کاتێلێکیان هەبوو خۆیان و خوا قسەیان لەگەڵ خوایە کردووە ئەگەر نوقسانیەکیان هەبێ ئەگەر هەڵەیەکیان هەبێ پێداچوونەوەی خۆیانیان کردووە ها پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە ساڵی مانگێکی تەرخان ئەکرد هەتا پێش پێغەمبەرایەتیش بۆ خەلوە ئەو خەلوە من ناڵێم ئێستا ساڵان جارێ لەوانەیە کەم بێ بەس لە ڕۆژێکە چارەکێک نیو سەعات لە هەفتەیەکە ڕۆژانی جمعە تۆزێ زوو بێ بۆ مزگەوت من زۆرم پێ ناخۆشە ڕۆژی جمعە دێمە سەر مینبەرەکە 100 کەسێک لە ناو مزگەوتایە دوای ئەوە بەرەبەرە خەڵک دێ بۆ مزگەوت وەڵڵاهی ڕۆژانی جمعە ڕۆژی پێداچوونەوەیە حەقە ئێمە ئەو ڕۆژانە دانەین لە سەعاتدا پێش ئەوە دوای ئەوە سەعاتێکی دوانی ئەو ڕۆژە دانین بۆ خۆمان بین دوای نوێژەکانمان لە بین خۆمان و خوا نێلین کەس بێتە دەورمانەوە قسە لەگەڵ کەسا بکەین تەسفێ حسابمان لەگەڵ خوایە بکەین بزان لەم هەفتە من چیم کردووە چەند غەڵەتم کردووە تۆبەی لێ بکەم چەند چاکەم کردووە زیادی کەم ئەوە زۆر زەرورە